لە ڕۆژی 16 ئۆکتۆبەر و کاتێک هێزە عێراقیەکان چوونە نێو کەرکووک، محەممەد و ئەڤین لەگەڵ دایکیان هەوڵیاندا بە ئۆتۆمبیلی دراوسیەکەیان کەرکووک جێبهێڵن، بەڵام لە نێو کەرکووکدا گولەی وێڵ بەریان کەوت و هەردووکیان کوژران. سیروانی باوکی محەممەد و ئەڤین پۆلیسە و ڕۆژی 16 ئۆکتۆبەر لە دەوام بووە کاتێک منداڵەکانی لەگەڵ یاسینی دراوسیان وەکو باقی کوردانی تری شارەکە ماڵیان جێهێشتووە. بن مەسافەی ڕەنگە 200 مەتر زیاتر، چونکە ئەوان سەریان داگرت بە حیسابەوەی سەریان داگرتووە پیشەکیان پێ نەکەوێ. کاتێک کە سەریان بەرزەوە کرد، بڵین مناڵەکە سەری بەرزەوە نەکرد، دایکی وایسی بەرزی کاتەوە، ئیتر کە سەری بەرز کرد پڕدەستی خوێن بوو، ئیتر لێەوە فیزاح دەستی پێ کرد، زانیمان کە بریندارە. سیروان کە ئێستا خاوەنی کوڕ و کچێکی ترە، هەرگیز ئەو ڕۆژەی لەبیر ناچێت کە لە یەک کاتدا دوو منداڵی لەدەست داوە و هاوسەرەکەی بە جلە خوێنینەکەیەوە خۆی گەیاندۆتە لای و هەواڵەکەی پێگەیاندووە. لە 16 ئۆکتۆبەر خۆم پۆلیس بوون بە مستەشفای جمهوری دەوامە کرد کەرکووک لێرە. سعات حوتی بەیانی مناڵەکان لەگەڵ ماڵ هاوسێکەکەم دەرچوون، تۆزانی ئەم عالەمە ڕایە کرد لە کەرکووکە، وەڵە دەرچوون ڕۆیشتن. سعات حوتی بەیانی سەرەکەم ئۆپلێک هاتسەری قاپیکەم کرد و سەکەم خێزانەکەم جانی هەموو خوێنە، وتم جێوتی وەڵا لێدرایم، مناڵەکان لێدران. داچووم لە سەریانسەکەم لێدراون، شەید بوون، ناو سیارەکە لەگەڵ هاوسێکەمان دەرچوو بوون. ئەم کچەمیش بزر بوو، دوای 4 ڕۆژ لە هەولێر دۆزیمەوە. هاوسەرەکەی سیروان ئێستاش لە دۆخێکی دەرونی تایبەتدایە و نەیتوانی قسە بۆ دەنگی ئەمریکا بکات، بەڵام زۆر جار لەگەڵ مێردەکەیدا ڕوو لە گۆڕستانی ڕەحیماوا دەکەن و بەبینینی گڵکۆی منداڵەکانیان و خوێندنی سوورەتی فاتیحە ئۆقرەیان بۆ دێت. سعات 5 ئێوارە بوو، تقریبان 5:30 بوو ئێوارە بوو. خاڵۆ مناڵەکان خۆ لە مستەشفا بووم، لای کوڕەکەم بوو، داکشی خەبەری نەبوو، ئێمە هێنامان بۆ قەبرستان. دا کچەکە لەگەڵ خاڵۆی مناڵەکانم بە تەکسی کۆرلای هەیە، کردمان ناو چوینە مستەشفای ئازادی، لەوێ شۆرا بوو، خۆی لە شۆزە شۆریمان بیبین بۆ قەبرستان ڕێگە نەبوو، کردمە ناو موزەمیدە و عینە بە بەتانی و کفرنەوە کردمە ناو موزەمیدە. دا سعات ئێوارە بوو، سعات 5:30 بوو، 5 بوو، هێنامان ڕۆیشمان بۆ ئەوێ، کردمان ناو سارێت تەکسیەکە لە دەوە داماننا، هێنامان بۆ ئێرە. دوو کەس بووین، مەراسیمی لەگەڵ نەبوو، بەڕاستی زۆر تشتێ زۆر خەڵک نەبوو، هەمووی ڕای کردبوو، چۆڵ بوو. ئەم مامۆزایەم ئەوڕۆ 16 ئۆکتۆبەر تەلەفۆنی کرد وتی مناڵەکانم تیا چوون، ترکە چوین بە دەنگەوە چوینە خەستەخانە سێرەکەین، کوڕەکە و کچەکەیە بەڕاستی. ئیتر ئەم باوکە شەڵەژا بوو، وەزعی دەرونی تاوت یەکچوو بوو، لە خۆی و لە ناکاو هاواریە کرد، قسەیە کرد، ژنێوی ئەیە ناخشی نەبوو. ئەوە بەسەر هەر کەسێکە بێ بەڕاستی جەرگ بڕە ترباموو شێوەیە. دلڤینی تەمەند 2 ساڵ و نیو هەرچەندە وێنەی خوشک و براکەی بەدەستەوەیە، بەڵام نازانێت چی کارەساتێک بەسەر خێزانەکەیدا هاتووە و چۆن کاکە و دادەی لەدەست داوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.